مەترسی بۆشایەمنی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان هەر بەردەوامە دوای ڕووداوەکەی دوێنێ گوندی سەفرا لە سنووری کەرکووک بە تایبەتی کە 9 پۆلیسی فدراڵی لە بۆستێکی چەکدارانی داعشدا کوژران. ئێستا سوپا سالاری عێراق لە کەرکووکە ئەوانەیانەوێت سەبارەت بەم بابەتە قسە بکەن، بەڵام ئێمە زیاتر جەختەکەینەوە سەر هەماهەنگیەکانی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لیوا هاوبەشەکان و ئەرکیان و پاراستنی و ناوچانە بە تایبەتی لە بەغداوە بەڕێز لیوا عەبدولخالق تەلعات نوێنەری وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق لەگەڵم دەبێت. بەڕێز عەبدولخالق تەلعات ئەم کاتت باش. ئەمەوێ سەبارەت بە ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی تێدایە جمۆڵ جۆڵی چەکدارانی داعش تێدا بەردەوامە، هێرشەکانیشیان بە هەمان شێوە زیان بە پۆلیسی فدراڵی و سوپای عێراق دەگەێنێت. دۆخی ئەو ناوچانە چۆن دەبینن؟ بۆچی داعش هێرشەکانی هەر بەردەوامە؟ بەڵێ زۆر سپاس. دوای تەشکیلبوونی حکوومەتی نوێ بە ڕیاسەتی محەممەد سوودانی هەمانجێکان لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی دەڵێم کەوتە قۆناغێکی تر بەو مەرجەی کە بتواندرێ ئەو فەراغی ئەمنی کە باسێت کە جەنابێت نمێنێتن و بتواندرێ بە هەردوو لە ئەم بۆشایە ئەمنیانە پڕ بکرێتەوە بۆ ئەوەی ئەو ڕووداوانی کە لەو ماوەیە کە دووەم ڕووداوی گەورەی لەو ناوچەیە دروست بووە کە یەکەمیان 4 سەربازی عێراقی تێدا بوونە قوربانی و ئەو ڕووداوی دوێنش لە ناوچەی ڕیاض لە منتەقەی ڕیاض لە دەوروبەری شاری کەرکووک کە بۆ شەیدبوونی 9 پۆلیسی ئێتیحادی. ئەوە تا ئێستا وەکو پێویست هەرچەند چەندین سەردان و چەندین کۆبنەوە لەو بابەتەوە کراوە بۆ ئەوەی بتواندرێ ئەو بۆشای ئەمنیە هەیە لەو ناوچەیە کە پڕ بکرێتەوە و ڕێگە نەدرێ هێزەکانی داعش ئەوها باسانی بتوانن گورزی کوشندە لە سوپای عێراق یان لە پۆلیسی ئیتیحادی بدرێ و ماوەکانی پێشتریش چەند ماوەیەک پێشتریش هێرشکرایە سەر مولگەکانی پێشمەرگە. بۆیە تا ئەو بڕیارانەی کە پێشتر دراوە بۆ جێبەجێکردنی و پڕکردنەوەی بۆشای ئەمنیەکان نەکرێت دەتوانم بڵێم هێزەکانی داعش دەتوانن بە ئاسانی گورز لە سوپای عێراق و پۆلیسی ئیتیحادی بداتن. ئاماژەتان بەوە کرد کە هەمانگیەکان لە ئاستی پێویستان نین. چی ڕێگرە لە بەردەمەوەی کە ئەو ڕێککەوتنی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقدا هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت و ڕێگە بدرێت هێزی پێشمەرگەش ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات؟ چی ڕێگرە لە بەردەمە بابەتە؟ ئێمە ناچینە سەر بابەتی ڕێگر، بەڵام پێویستە دەوری بەڕێز سوپا سالاری وەزارەتی پێشمەرگە فەریق ئیسا لێرە بە گەورەی بنرخێنم لەبەرەوەی سەردانەکانی بە بەردەوامی دوایین سەردانەکانی کە بۆ بەغدا کرا کە لەوێ سەردانی بەڕێز ڕئیس وزەرا و وەزیری بەرگری سوپا سالاری عێراق هەموو وەزیری ناوخۆ هەموو بەرپرسەکانی ئەمنی عێراق کرا ئەوە جەخت لەوە کراوە پێویست دەکاتن کە بە زووترین کات ئەو بڕیاری کە پێشتر درابوو بۆ لیوە هاوبەشەکان بۆ پڕکردنەوەی بۆشای ئەمنیەکان کە بتواندرێت بە زووترین کات لە دروستبوونی یا دامەزانی حکوومەتی نوێ جێبەجێ بکرێتن. بەڵام کارەکان تاکو ئێستا بە سستی دەڕوە و هەرچەند لە هەموو کۆبوونەوەکان باس لەوە دەکەن کە کارەکان جێبەجێ دەکرێت هەموو شتێک وەکو پێویستە، بەڵام تاکو ئێستا بەو شێوەی کە پێویستە و گرنگە ینی ئەوەندە سوودەکەی بۆ خەڵکی عێراق و سوپای عێراق و هێزی عێراق هەیە ئەوەندە گرنگی بۆ هەموو لایەکەیە بۆ ئەوی بتواندرێ ئەم ناوچانە بپارێزرێن و خەڵکی بێتاوان و خەڵکی سڤیل لەو ناوچانە تووشی کێشە و بابەت کێشە و گرفتەکان و هەروەها ئەو گورجە گەورانی کە لەلایەن داعشەوە بەریان دەکەوێت ئەوە باسانی نەکرێ و کۆتایی پێدێ. بۆیە من ئەو هەمانجیانە بە گرنگ دەزاندرێ و لە هەموو کۆبنەوەکان تاکید کراوەتەوە لە هەموو سەردانە بەرپرسە ئەمنیەکان چ بۆ بەغدا چ بۆ هەولێر تاکید کراوەتەوە کە تاکو ئێستا سوپای عێراق بەتەنها ناتوانێت ئەو ناوچانە بپارێزێ ئەگەر بە هەمانجێکی تەواو لەگەڵ سوپای هێزی پێشمەرگە نەبێ، ئەگەڵ
هێزەکانی پێشمەرگە بە هەمانجی لەگەڵ سوپای عێراق لەگەر پۆلیسی اتحادی کە لەو ناوچانە ئەرک دەبینن هەمانجی نەکرێ و کارەکان بە شێوەیەکی ڕێکپێکرد نەکرێ بۆ ئەوەی بتواندرێ کە سوپا و پۆلیسی اتحادی حتا هێزی پێشمەرگەش لە هێرشەکانی داعش بپارێزێت. باشە بەڕێز لیۆ عەبدولخالق لەگەڵ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکایەتی سوودانی هیچ وادەیەک دیاری نەکراوە بۆ ڕێکخستنی زیاتری ئەم کارانە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنانەی کە ئێوە ئێستا ئاماژەتان پێکرد ئەبێ خێراتر بکرێت؟ ئەوەی تایبەت بە دوولیوایەکە دوولی بە هاوبەشەکە کە بەڕاستی گرنگێکی زۆری هەیە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشە ئەمنیانی کە لە ناوچانە هەیە وا بڕیارە کە لە دوای پەسەندکردنی میزانی 2023 موچەی هێزەکانی لیوە تایبەتەکەی کە لە تایبەت بە هەرێمی کوردستان دامەزراوە کە میلاشیان دەچێتە سەر وەزارەتی ناوخۆی بەرگری عێراق موچەکانیان لە میزانی 2023 پەسەند بکرێتن بۆ مەرجەی بتوانن دوای پەسەندکردنی میزانیە ئەوانە دەست بەکار بن. بەڵام تاکو ئێستا ئەو ماوەی کە ماوەیەکی ئێزگار زۆرە دواخراوە تێیدا لە هەموو لایەک بە تایبەتی ئەو گورجە گەورانی بەر سوپای عێراق و بەر پۆلیسی اتحادی و جار بەجار بەر حەشت دەکەوێتن دەتوانم بڵێم ئەگەر بێت و هەمانجیەکان ئەگە بێت و ئەو فەراغە ئەمنیانی کە هەیە لەو ناوچەیە بە هەمانجی لەگەڵ هێزی پێشمەرگە کارا بکرێتن بە تاکید ئەو ڕووداوانش بە ئاسانی وا ڕوو ناداتن. لەبارەی پاراستنی سنوورەکانەوە بڕیار بوو کە هێزێکی پاسەوانی سنوور بە هاوبەشی جێگیر بکرێن لە ناوچە سنووریەکانی هاوبەش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و تورکیا بە تایبەتی ئەم پرسە بەکوێ گەیشت وایە هەماهەنگیەکان هەر بەردەوامن؟ بەڵێ لەو بابەتە هەمانجیەکان بەردەوامن ئەوەی من لێرەوە باسی دەکەم دوای دەست بەکاربوونی سوپاسالاری وەزارەتی پێشمەرگە بەڕێز فەرق عیسا دەڵێم زۆرترین ئەو بابەتانە گرنگی پێدرا و هاتە بواری جێبەجێکردنەوە دوای ئەوەی کە بەڕێزیان چەندین سەردانی بەغدا و دەستگا ئەمنیەکانی کرد لە بەغدا و هەروەها هەمان وەفد هاتە هەولێر دوای کۆبنەوە لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆی هەرێمی کوردستانیش تاکید لەوە کراوە کە زۆر پێویستە کە سنوورەکان بپارێزرێت و لیوای تایبەتی و لیوای نوێ بۆ پاسەوانی سنوورەکان دابمەزرێنتن بەو مەرجەی بتواندرێ سنوورەکان بپارێزرێن لەبەرەوەی پاراستنی سنوورەکان و ڕێگەگرتن لە ئەو هێرشانی کە دەکرێتن ناو بەناو چ بە موشک بێت چ بە تۆپباران بێ وا پێویست دەکاتن کە سوپای عێراق کە دەوڵەتی عێراق و سیادەی عێراق بیخاتە ئەستۆی خۆی و ڕێگە نەدات ئەوە باسانی ئەو ناوچانە تۆپباران بکرێت و خەڵکی مەدەنی یان گوندیشینەکانی ئەو ناوچانە تێدا زەرمەند بن بۆیە وا بڕیار درراوە لەم نزیکانە بابەتی پاسەوانی سوورەکان کۆتایی پێبێت و ڕێگە نەدرێ ئەوە باسانی ئەو شوێنانە بردومان بکرێت. بۆیە دوای دامەزراندنی حکوومەتی نوێ بە تایبەتی دامەزراندنی و دامەزاندی ئەو حکوومەتە وا بڕیار بوو هەموو ئەو بەڵێنانی کە دراوە ئیشاڵە لە ماوەیەکی کەم داهاتوو هەمووی جێبەجێ دەکرێت لەبەرەوەی جێبەجێکردنی بڕیارەکان لە بەرژەوەندی سوپای عێراقا لە بەرژەوەندی دەوڵەتی عێراقا و لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانیشە بۆی چەندین لە داهاتوو ئەوەندە حکوومەتی عێراق ئەحتیمام بە هەمانجی لە نێوان سوپای هێزی پێشمەرگە و سوپای عێراقدا سوودی بۆ هەمولایەکەیە وا دەکاتن کە چ سنوورەکان چ ئەو ناوچانی کە پێدەوترێت المناطق ذات اهتمام المشترك کە بە عەرەبیەکەی بۆی بتواندرێت زیاتر بپارێزرێ و ڕێگە نەدێ دوژمنانی داعش ئەوە باسانی گورجی گەوریان بەرکەوێت. بەڵێ بەڕێز لیوا عەبدولخالق تەلعات نوێنەری وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق لە بەغدا و لەگەڵمان بووی زۆر سوپاس.